زڵم و ستەم و ناداتیەکانی عێراق بەردەوامە و درێژکراوەی هەموو ئەو زوڵمانەیە کە لە ڕابردوودا حکوومەتە یەک لە دوای یەکەکان دەرحەق بە هەرێمی کوردستان ئەنجامیان داوە سەرڕای ئەوەی ئێمە بە بەردەوامی لە دوای پرۆسەی ئازادی عێراقەوە یەک ساڵمان نییە بین بودجەی هەرێمی کوردستان و بەرکەوتی هەرێمی کوردستان وەکو خۆی بێتن هەمیشە دەستی لە بۆ بردرایە بەڵام بەداخەوە لە 2013 و 14ەوە کەوتوینێتە قۆناغێکی دیکەی منهەجیەتی لاوازکردنی هەرێمی کوردستان و زیانگەیاندن بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە فەرمانبەرانی هەرێمی کوردستان و پێشێلکاریکردنی دەستور ئەو زوڵمە بووە هۆکاری ئەوەی کە بەتاکید تێکڕای هاوڵاتیانی هەرێمی کوردستان لەو جەژنەدا بە فەرمانبەر و غەیری فەرمانبەریشەوە لە ڕووی دەروونیەوە هەست بە زوڵمێک دەکەن کە زوڵمێکی گەورەیان دەرحەق کرایە بە دڵنیاییەوە سەرکردایەتی سیاسی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان هێز و لایەنە سیاسیەکانی کوردستان دڵنیاینە لەوەی کە بەرخوردی دروست لەگەڵ ئەو پرس و بابەتە دەکرێتن لە ئایندەدا ڕێوشوێنی دیکە دەگیرێتە بەر وەچی دیکە ئەو زوڵم و ستەمەی کە لە بەغداوە لە هەرێمی کوردستان دەکرێت قبول ناکرێت.